ساڵی 2005 و لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە دەستور لەلایەن تەواوی هاوڵاتیانی عێراقەوە دەنگی پێدراوە، زۆرینەی دەنگی بەدەستێنە. بەڵام ئەوەی کە جێنی گەرانیە تاوەکو ئێستا دەستور وەکو خۆی جێبەجێ نەکراوە، دەنگی تایفی و دەنگی شەخص زاڵە بەسەر دەستور و یاسا لە عێراقدا. دەستوری عێراق چی یاسایەکی تیا خۆ چ مافێکی داوە بە تەواوی گەلی عێراق و کورد لە ناویشی داوە کەمینەکان و پێکاتە جیاوازەکان لە عێراقدا دەستور چۆن مافی پێداون. گفتوگۆی بابەتی دەستوری دەکەین بە میوانداری بەڕێز شۆڕش حەسەن پسپۆر لە یاسای دەستوریدا. کاک شۆڕژیان زۆر بەخێر بێیت. سەرەتا ئەگەر بەوە دەست پێ بکەم لە ناو دەستوری عێراقدا چۆن مافی هاوڵاتی بوون یاخود مافی تاک دیاری کراوە لە نێویشاندا مافی کورد. بەڵێ سڵاو لە بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان. دەستوری عراقی 2005 دەستورێکی پێشکەوتووە لە چاو دەستورەکانی پێشخۆی و لە چاو دەستورەکانی هەندێک وڵاتانی دەوروبەریش، ینی تا ئەو پەڕی دەختی لەسەر بنەما دیموکراتیەکان لەسەر بنەما دەستوریە گرنگەکان وەکو بنەمای هاوڵاتی بوون، بنەمای یەکسانی هاوڵاتیان لە بەردەمی یاسا و بنەمای سەروەری یاسا و ئەمانە هەمووی جوخر لێ کردوتەوە. بەڵام کێشە لە هەموو دەستورەکانی دنیادا وە نییە کە دەستورەکە تا چەند ڕەونەقدارە و ڕێکوپێکە و جەختی لەسەر بنەما دەستوری و بنەماکانی مافی مرۆڤ و هاوڵاتی کردوتەوە. کێشەکە لە تەطبیقکردندا بە شێوەیەکی گشتی هەم لە یاسا هەم لە دەستوری، چونکە دەستوریش یاسایە بەڵام باڵاترین یاسای وڵاتە. بۆیە لە عراقی دوای 2003 دوای ڕوخانی ڕژێمی پێشوو دەستوری قانونی داری دەولە دانرا، دواتر دەستوری 2005 دانرا کە ئەم دەستورە وەکو خۆی دانی ناوە بە فیدرالیەت بۆ هەرێمی کوردستان، واتە دیاریکردنی چارەنووسی خەڵکی باشووری کوردستان، خەڵکی هەرێمی کوردستان بە شێوازی فیدرالی. بەڵام ئەو بنەمایانەی کە لە ناو دەستور دانراوە بۆ فیدرالی تا ئێستا وەکو خۆی جێبەجێ نەکراوە. بۆ نمونە ئەم هەرێمە تاکە هەرێمێک لە ناو دەوڵەتە کە هەرێمەکە سنوورەکەی دیاری نەکراوە لەگەڵ عراق، کێشەی ماوە، زۆر کێشە هەیە لە بینی هەرێمی کوردستان لەگەڵ ناوەندا کە تا ئێستا یەکلایی نەکراوەتەوە پاشی 16-17 ساڵ کە دەبووە ئەمانە یەکلایی بکرابانەوە. هەروەها دانی ناوە بە مافی پێکاتەکانی تریش، دانی ناوە بە مافی هەموو هاوڵاتیان مەسەن، بەڵام لە کاتێکدا دانی ناوە بە مافی پێکاتەکان ئاشووریەکان یاخود یەزیدیەکان هەموو پێکاتەکانی تر، بەڵام تۆ دەبینی لە ژێر سایی ئەم دەستورە هەموو پێکاتەکان مافەکانیان پێشێت دەکرێت بە خراپترین شێوە. بۆ نمونە ئەوەی کە یەزیدەکان ڕوبەڕووی بووینەوە، ئەوەی کە مەسیحیەکان لە دەشتینەوە ڕوبەڕووی بوونەوە مەسەن، ئەمانە هەمووی پێشێرکاریە کە ئەرچی حکوومەتی عراقا بێ ئەم دەستورە جێبەجێ بکە. هەر بۆ نمونە مەسەن تۆ هەرێمی کوردستان ڕۆژانە ڕوبەڕووی دەستدرێژەکان دەبێتەوە لەلایەن وڵاتانی دراوسێەوە، چ بە هێرشی ئاسمانی بێت چ بە هێرشی زەمینی بێ، بەڵام کە ئەمە یەک لە پسپۆڕ تایبەتەکانی دەوڵەتی فیدراالە دەوڵەتی ناوەندە خۆی لێژێر کردووە نایەتە سەرخت بۆ مەسەرەکە. دوایی دێنە سەر بۆچی دەستور وەکو خۆی جێبەجێ ناکرێ. باسی پێکاتە و کەمینەکانە کرد. ئەگەر بپرسم وەکو چۆن بەڕێژدان بەژەت پێدا لە ساڵانی پێشووتردا ئێزیدەکان ڕوبەڕووی کۆمەڵکوژی بوونەوە و لە ئێستاشدا کاکەیەکان، مەسیحیەکان، کەمینەکانی تر و پێکاتە جیاوازەکان. دەستوری عێراقی چۆن دانی ناوە بە ئەو کەمینانەی کە لە عێراقدا هەیە و چۆن مافی پێداون؟ دەستوری عراقی مافی سیاسی و ئیداری داوە بە هەموو پێکاتەکان. بۆ نمونە مەسا هەمووی بۆی هەیە بە زمانی زگماچی خۆی بکوێنێ، بۆی هەیەکەوە پارێزگاری لە هەویەی خۆی بکە، لە زمانی خۆی بکە، لە کەلتوری خۆی بکە، بە هەموو شێوازێک لە دەستوردا چەند مادەیەک بۆ پێکاتەکان دیاری کراوە، دانراوە، بڕیارێدراوە کە مافی پێکاتەکان دەستەبەر بکرێ. بەڵام هەتا مەسەل لە نوێنەرایەتیکردنیان مەسەن ناو دەستگاکانی حکوومەتی فیدرالیشدا لەوێش لە ئەنجومەنی پارێزگاکاندا مەسەن کەمینەکان پێکاتەکان ئەوەیان بۆ دیاری کراوە کە کۆتایان هەبێت و نوێنەریان هەبێت و دام و دەستگایانەدا. بەڵام هەر ئەوەندە نییە کە پێکاتەکان نوێنەریانە بێ. ئێمە لە عراقدا کێشەی نەبوونی سەروەری یاسامانەیە بەهۆی ئەو وەسبار و دۆخەی مەحاسەسە حیزبی و تایفیە لە عراقدا هەیە. بەڕاستی یاساکانمانەوە نەمانەوە ڕۆژانە پێشێل دەکرێت. ئەم پێشێلکاریش کاریگەری لەسەر دۆخی هەموو هاوڵاتیان هەیە بگشتی ئەمجا دۆخی پێکاتەکان بە کورد و بە ئاشووری و بە یەزیدی و کاکەیی و هەموو پێکاتەکان بۆیە یعنی مەسەلەی ئەمە مەسئولیەتی حکوومەتی فیدرالە کە بێت و
بەپێی دەستور بەندەکانی دەستور بێنێتە سەر ئەرزی واقع بەڵام بەداخەوە حکوومەتی فیدرال کە لە بەرامبەر پەرلەمانی عراق بەرپرسیارە پەرلەمانی عراقیش وەکو پێویست نایەتە سەرخەت بپرسینەوە لەگەڵ حکوومەت بکە بۆ ئەوەی کەوە بۆچی حکوومەتێکی لەرزۆ کە پاشی 17 ساڵ لە عراق ناتوانێت مەسەن خۆی بستەپێنێنە ئەو وڵاتە بۆچی مەسەن کەوتۆ دەژێر تەسیری دەرو دراوسێەوە چووکە لە هەموو وڵاتێکدا بنەمای دەوڵەت سێشتا گەل و خاک و دەسەڵاتی سیاسی دەسەڵاتە سیاسەکە گرینگە دەبێت ئەم دەسەڵاتە سیاسیە خاوەنی ئیرادە بێت لەناو هەموو وڵاتەکە لە چوارچەوەی سنووری هەموو عراقدا بەڵام ئەوەی کە تێبینی دەکرێت ئەم دەسەڵاتە سیاسی عراق هەر لە ناو بەغداش کۆنتترۆلی تەواوی نیە نەک لە ناو هەموو عراقدا بۆیش تۆ دەبینی مەسەن عراق لە هەموو لایەنەکەەوە دەرو دراوسەکان دێن دەستدەخەنەکاری لە باشووری عراق لە ڕۆژ ئاوا و لە ڕۆژ باکوور و کاک شۆڕش پرسیارێکی زۆر گرنگ لەسەر تەواوی پێکاتەکانەوە لەسەر کەمینەکانیەتە ئاراوە ئایا لە دەستوری عێراقیدا هاتووە کە کەمینەکان دەبێت خۆیان بڕیاری خۆیان بن یاخود پێکاتەکانی عێراق بۆ نمونە پێکاتەی عەرەب دەبێت خۆی بڕیاری خۆی بدات یاخود پێکاتەکانی تر بڕیاری لەسەر بدەن و ئایا دەبێت خۆیان نوێنەرایەتی خۆیان بکەن یاخود لایەنێکی تر یاخود پێکاتەیەکی تر نوێنەریان بۆ دیاری بکە هەموو پێکاتەکان بۆیان هەیە کە لە ناوچەی خۆیان مەسەن ناوچەیەک پێکاتەیەشی دیاری کراویتیایە ئەم ناوچەیە ئەم منتیقەیە دەکرێت ئەم پێکاتەیە بۆ خۆی حکمی خۆی لەو ناوچەیە بکە ئیدارەی خۆی لەو ناوچەیە بکە جا مافە ئیداریەکانی مافە کللتوریەکانی مافەکانی زمانەوەی تایبێت بە پاراستنی خۆیەت ئەمانەی بۆ دەستەبەر دەکرێت بەڵام مەسەن تۆ وەکو فیدرالیت کە لە عراق بڕیاریە دراوە تاکە هەرێمێک لەناو ئەم دەوڵەتە تەنیا هەرێمی کوردستان بوو کە پێشترە بوو بەڵام نەهاتن مەسەن لە ناوەڕاستی عراقیا خول لە خواروی عراقیا لە مەسەن نینەوە یا لە کەرکوو بێن هەرێمێشتر بکەنەوە تا ئێستا ڕێگەی ئەویان نەداوە ئەمە مانای باوەڕنەبوونی ناوەندە بە چەسپانی فیدرالیزم ئەوەی کە هەشە بە حکمی ئەمری واقعی هەرێمی کوردستان کە پێشی ڕوخانی ڕژەمی پێشوو هەبوو لە 92 تا 2023 ئەمە خۆی سەپان بەڵام ئەم پرۆسەیە نەچۆتە پێشەوە تا هەرێمێک یا دوو هەرێمی تر دروست بێ لە ناو عێراق ئەمەش یەک لە تایبەتمەندیەکانی سیستەمی فیدرالیە لە عێراق کە کەم و کووریەکانی ئەم سیستەمەیە لە عێراق چونکە هیچ وڵاتێکی فیدرالی نیە لە هەرێمێک یا لە دوو هەرێم لە هەرێمێک پێک بێ لانی کەم لە دوو هەرێم پێکاتەوە یا لە سێ هەرێم ئەو وڵاتانەی کە لە دوو سێ هەرێمیش پێک دێن هەر کێشەیانەیە بەڵام باشترین فیدرالی ئەوەیە کە لانی کەم لە 4 هەرێم 5 هەرێم بەرەو ژوور پێک بێ بەس ئەمە لە عێراق نییە بۆیە دەکرێت مەسەن لە سایەی ئەم دامپێنانەی دەستور بە فیدرالیزم پێکاتەکان حتا ئەگەر مەسەن هەرێمێکی بسوچیش بێ بەڵێ مەساحەکەی کەم بێ ژماری دانیشتوانی کشی کەم بێ با هەرێمێکی بۆ پێک بێ بۆ خۆی ئیدارەی خۆی بکە لە ڕووی سیاسیەوە وەکو یەکەیەکی فیدرالی لەناو ئەم دەوڵەتە فیدرالیە باشترە لەوەی کەوە وەکو یەکەیەکی ئیداری بێ ئەوەی دەستور بڕیاری لەداوە وەکو یەکەیەکی ئیداری بڕیاری لەداوە بۆ پێکاتەکان ینی نەهاتوە بڵێ مەسەن پێکاتەکانی عراق بۆیان هەیەکەوە لە سنووری خۆیان ناوچەکانی خۆیان دەتوانن هەرێم پێک بێنن ئەم دروستکردنی هەرێمی لەسەر ئەساسی پارێزگا داناوە لەسەر ئەساسی پارێزگا هیچ پێکاتەیەکیش بە تەنیا لە عراق پێکاتەکان بە تایبەتی مەسەن ئاشووری یا تورکمانیا ئەوانی تر کاکەی ناتوانانی مەسەن پارێزگایکی بە تەنیا پارێزگایکی بەدەستەوەنێت تا بۆ هەرێم پێک بێنێ بۆیە ئەوەی کە لە دەستور بڕیاریداوە تەنیا مافە ئیداریەکانە دەتوانێت بۆ نمونە ناوچەیەکی وەکو ئەنکاوە کە بڕێی زۆرینەی ئاشووری مەسیحیە دەتوانێت بۆ خۆی حکمی خۆ ئیداری خۆی بکە ئیداری ئەم ناحەیە ئەم قەزایە بکە بەڵام وەکو یەکەی سیاسی چۆن ئێمە لە هەرێمی کوردستان هەرێمێکمان پێکێناوە یەکەیەکی سیاسیە دەسەڵاتی سیاسیمان هەیە شان بەشانی دەسەڵاتەکانی ناوان ئەمە ڕێگەی پێنەدراوە لە دەستور زۆر باش بابەتی دەستور لە ناو عێراقدا لە ناو عێراقی فیدراڵەکەڵین عێراقی فیدراڵی وەکو پێشتریش ئاماژەم پێدا بەدەنگی بەشێکی زۆریانی لە 1970 عێراقیەکان دەستور دیاری کراوە کەواتە هەم تاکی عێراقی بە کوردیشەوە و هەم تەواوی پێکاتەکان بەو دەستورە ڕازی بوون کەواتە کێتە سەر ئەرزی واقعی ئەوکو بەڕێزە چەند جارێک ئاماژە پێدا بۆ جێبەجێ ناکرێ وەکو خۆی بۆ دەستور ئەگەر تەواو مافی هەموو تاکێکی عێراقی و هەموو پێکاتەکانی تایە بۆ وەکو خۆی جێبەجێ ناکرێت ئەم دەستوری عێراق وەکو دەستوری زۆربەی وڵاتانی تر دەتوانین ناوی لێ بنین بەرنمەیەکی سیاسیە بەرنامەیەکی سیاسیە نەک دەستورێک کە زاڵ بێ بەسەر حاکم و محکومەوە بۆ نمونە مەسەن تۆ لە عێراق دەسەڵاتداران ئەوانەی کە لە پەرلەمانی عێراق ئەوەی کە لە ناو حکوومەتە دەسەڵاتی دەڕوا ئەوەی لە سڵتەی قەزاییە وەکو پێویست ئیلتیزام بە دەستورەوە ناکە تا ئێستا ئیلتیزامیان بە دەستورەوە نەکردووە بۆ نمونە مەسەن لە دەستور ئەڵێ پێویستە
لە دەسەڵاتی یاسادانان لە دوو ئەنجومەن پێک بێ ئەنجومەنی نوێنەران ئەنجومەنی ئیتیحادیە گرتو بەڵام تا ئێستا ئەنجومەنی ئیتیحادیان دروست نەکردووە تا ئێستا ئەمە 16 ساڵە مادەی 140 کە شتێکی گرنگە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش لەبەرەوەی کێشەی ئەم وڵاتە کێشەی کورد بووە لەوە سەرەتای دروست بوونیەوە کەچی تا ئێستا پاش 16 ساڵ لە دەرچوونی ئەم دەستورە مەسەرەی مادەی 140 هەر پشتگوێ خراوە و خەریکە مەسەن لەبیر بکرێت بۆیە زۆر نەبوونی ئەوەی کە سەروەری یاسا وای کردووەکەوە بە پێی بەرژەوەندەکانی خۆیان تایفەکان حیزبە سیاسیەکان لە عێراق تەعامل لەگەڵ دەستور بکەن چونکە دەستور یعنی هیچ ئەوەیشی نییە ئەگەر پێت و لەلایەن حاکمەکانەوە ڕێزی لێ نەگیرێ مشکلی ئەم دەستورە حاکمەکانی عێراق ڕێزی لێ ناگرن ئەوەی کە لە دەسەڵاتی یاسادانانە ئەوەی کە لە دەسەڵاتی زیبەجێکردن ئەوەی کە لە دەسەڵاتی قەزائیشە ئەگەر وابێ ئەگەر وانە باە مەسەن بۆچی ئەم هەموو خەڵکە لە 2009 هاتۆ سەر شەقام و خۆ پێشاندان دەکات لەبەرەوەی دەستور جێبەجێنەکەواتە پێ وایە پێکاتەکان و هەم تایفی و ئەو لایەنانی کە دەسەڵاتیان هەیە لە عێراقدا بۆ بەرژەوەندی خۆیان دەستور بەکارێنن بەڵێ بە پێی بەرژەوەندەکانی خۆیان تەعامل لەگەڵ دەستور دەکەن ئەگەر شتێک لە دەستوردا لە بەرژەوەندی خۆیان نەبێ ئەمە پشتگوێ دەخەن بۆ نمونە مەسەن انتخابات دەڵێ انتخابات پێویستە لەم ماوەیە بکرێ بەڵام زاری وایە انتخابات تەزیل دەکەن بۆ نمونە ئێستا ئەمە ساڵێکە ڕایان گەیاندووە انتخاباتی پێشوەخت دەکەین لە هەموو دنیا کە تۆ ڕادەگەێنی انتخاباتی پێشوەخت بکەی مەفروضە ئەم پەرلەمانە هەڵبۆشێتەوە ئەم پەرلەمانە هەڵبۆشێتەوە بەڵام لەبەر بەرژەوەندی خۆیان ساڵێکە انتخاباتیان ڕاگەیاندووە سەرۆکی ئەنجومەنی وەزیران وابزانم هەژنەوە مانگە ڕایگەیاندووە کە انتخاباتی پێشوەخت دەکەن بەڵام پەرلەمان هەر لەجێ خۆی ماوەتەوە حل نەبووە لەبەرەوەی تاوەکو لە ئیمتیازات و شتەکانیان بێ بەش نەبن بەڵام لە هەموو دنیادا دوو زۆر هەڵبژاردنێکی ئاسایی کە لە کاتی خۆی دەکرێت کە پەرلەمان ماوەی تەواو دەبێت پێشەوەی تەواو بێ بچەند بە مانجێک یا بە 6 ڕۆژ هەڵبژاردن دەکرێت یاخود لە حالەتی هەڵوەشانەوەی پەرلەمان بە هەر بارودۆخێک بێ کە پەرلەمان هەڵدەوەشێتەوە هەڵبژاردننی پێشوەختی نائاسایی دەکرێت ئەوەی ئێمە شتێکی غەریبە یعنی بەڕاستی هەڵبژاردننی پێشوەخت لەبەرچی تازە تۆ لێگەرە بگاتەوە خولی ئاسایی خۆی ماوەی ئاسایی خۆی چەندمان جێشی ماوە طبعاً ئەمان کە پێشتر ڕایانگەیان هەڵبژاردی پێشوەخت دەکەن تەزیریان کرد مەسەرەی هەڵبەشانەوەی پەرلەمان تاوەکو انتخاباتە دەکەن واتە پەرلەمانەکە دەورەی خۆی تەواو دەکا ئەم جا کۆتایی پێدێ ئەمەش یەک لە پێشێرکاریەکانی ئەوەیە کە بەرامبەر بە دەستور دەکرێت دایان پێشێرکاری تریش هەر لەم ماوەیەدا بۆ نمونە دادگای فیدرالی باڵا کە قانونەکەی کێشەی تێکەوت و منیان دەتوانی دادوەردا بمەزرێنن پێویست دەبووە نۆ دادوەر بێ بە پێی قانونەکە هەمووی چەند یەک دوو دادوەر خانەنشین کراون بەڵام هاتن لە زیاتی ئەوەی بە پێی دەستوری 2005 قانونێک دانێن قانونێکی تازە دانێن هەر قانونە کۆنەکە کە لە ژێر سایه قانونی داری دەولە دەرچوو ئەم قانونیان تعدیل کردەوە بە پێچەوانەی دەستور یعنی دش بە دەستور بەناکو یعنی بە پێچەوانەی و دەستور هاتن ئەم قانونیان تعدیل کرد کە ئەمە شتێکی نادەستوری بوو بۆیە ئەمان بە پێی بەرژەوەندەکانی خۆیان دەسەڵاتەکان تەعامل لەگەڵ دەستور دەکەن بۆیەش ئێمە کێشەکانمان ڕۆژ لە ڕۆژ لە زیادبوونە لە عێراق لە زیاتی کێشەیەک هەرکەین دە کێشە زیاد دەکەین زۆر باش کەواتە گەلی عێراق بە تەواوی پێکاتەکانیەوە هەم کورد هەم تەواوی ئەو پێکاتانی کە لە عێراقدان تا چەندە زیانیان کردووە لە جێبەجێنەکردنی دەستور کە مافی بە تەواوی تاک بە تاکی هاوڵاتیانی عێراقی داوە دەستورەکە وەکوتم هیچ کێشەیەکی نییە ڕێک و پێکە بەڵام مشکلەکە لە جێبەجێکردنیەتی تەعاملکردن لەگەڵ دەستورەکە کاتێک کە قانون یعنی قانون ئەگەر هەبێ ئەگەر قانونەکە زاڵمانەش بێ باشتر لەوەی کە فەوزا بێ کە قانون نەبێ کاتێک کە تۆ دەستور جێبەجێ ناکەی وەک خۆیانی فەوزایەک دروست دەکەی پشێوێک دەنێەوە گوێ ینی یاسا پێشێت دەکەی لە هەموو ئەمانەشدا لە هەموو پێشێکردنیێکی یاسادا هاوڵاتی زەرمەند دەبێ هاوڵاتی لە سەروەری یاسا سوودمەند دەبێت سەیری وڵاتانی پێشکەوتوو کە بۆچی هاوڵاتیان لێە هەموو مافەکانیان دەستەبەرە بەس لەبەرەوەی یاسا سەروەرە هیچ شتێشتر نییە لای ئێمە لەبەرەوەی یاسا سەروەر نییە هەموو هاوڵاتیان مافەکانیان پێشێت دەکرێت و زۆر جار مەسەن فەرمانڕەواکانیش حاکمەکانیش مەسەن لەو پاشاگەردانیە لەو پێشێتکردنی یاسا ئەمانیش مەسەن هەندێک جار بەرژەوەندەکانیان پێشێت دەکرێت کاتێکەوە بەرژەوەندەکانیان لەگەڵ یەک ناگرێتەوە دەشبینین مەسەن لە عێراق یا لە وڵاتانی وەکو ئێمە زۆر باشە دوایین پرسیارم تایبەتەکەم بە دەستێوەردانی ئیقلیمی لە یاسا و دەستوری عێراقدا تا چەندە وڵاتانی ئیقلیمی و دەوروبەر ڕێگرن لە جێبەجێکردنی ئەو دەستورە بەهاندانی دووبارە دروست بوونەوەی پێکدادانی تایفی
خۆی عراق لە سا دوای ساڵی 2023 ینی وەکوتم سڵتە سیاسەکەی سەروەریەکەی سیادەکەی مەهزوو لەرزۆکە لە دەست خۆی نییە کەوتۆتە ژێر هەژمونی وڵاتانی زلهێز و وڵاتانی دەرودراوسێ بۆیە هەموو پرۆسە سیاسەکانیش کاتێکا هەڵبژارنەکان دەکرا لە دوای هەموو پرۆسە سیاسەکان لە پێش هەڵبژارنەکان و دوای هەڵبژارنەکان تەدەخولاتی وڵاتانی دراوسێ وڵاتانی زلهێز بە ئاشکرا دیار بوو بە ئاشکرا ئەم تەدەخولاتانە دیار بوو بۆیش تۆ تەدەخولاتەکان لە ڕووی سیاسیەوە هەیە لە ڕووی سەربازیەوە هەیە مەسەن کە وڵاتانی دەوروبەر بە ئارەزی خۆیان وەکو خاچی عراق خاچی خۆیان بێ جا کوردستانە یاخود خواروی عراقە ڕۆژێک ئەم لادێ ڕۆژێک ئەم لادێ بە هێرشی ئاسمانی یا بە هێرشی زمینی دەست دەخاتە ناو کاری ئەم وڵاتەوە کە ئەمە پێچەوانەی بنەما یاساییە نێودەوڵەتیەکانە دەبێت سەروەری ئەم وڵاتە ڕێزی لێ بگیرێ بەڵام سەروەری ئەم وڵاتە پێشێر کراوە هەم لە ڕووی پرۆسە سیاسەکەەوە هەم لە ڕووی پاراستنی خاچی ئەم وڵاتەوە کە پێشێر کراوە لەلایەن وڵاتانی دەرودراوسێ بە تایبەتی وڵاتانی زلهێزیشەوە بۆ نمونە مەسەن سەرۆکی ئەمریکا دێ لە عراقدا دەبەزێ بەبێ ئەوەی سەرۆکی ئەم وڵاتە کە عراقە ئاگادار بێ ئەمە گەورەتری پێشێرکاریە بەسەر سەروەری عراق بۆیە بەڕاستی هەر وڵاتێک ئەگەر خاوەنی سەروەری خۆی نەبێ بەم شێوەیە وەکو عراقی لێبێ ئیرادەکەی پێشێل دەکرێت کە ئیرادەشی پێشێلکرا ئەو وەختە دەستورەکەی ناتوانێت خزمەت بە هاوڵاتی بکات چونکە ئێمە لە ڕێ ئەم دەسەڵاتە سیاسیەوە کە هەیە لە ڕێ ئەم سەروەریەوە کە هەیە دەتوانێت سوودمەند بین بەڵام کاتێک ئەم سەروەریە نتوانێت پارێزگاری لەم بکە ئەم دەسەڵاتە نتوانێت پارێزگاری لە هاوڵاتیان بکە بێگومان ماف و ئازادیەکانی خەڵک پێشێل دەکرێت دەستور و قانونیش لەم وڵاتە هیچ بەیەخێکی نامێنێتەوە هەرچەند با دەستورەکەش ڕەونەقدار بێ بەڵام مەسەن تۆ دەبینی مەسەن وڵاتانی تر ئێستا مەسەن ئیسرائیل کاتێکەوە دەستدرێژێکی دەکرێتە سەر لەلایەن لوبنانەوە بێ یا سووریاوە بە یەکسەر جواب داتەوە وەڵام داتەوە قبول ناکە بۆیە بەڵام تۆ دەبینی ئەمە لە 2023 چەندین جار دەستدرێژی دەکرێتە سەر ئەم وڵاتە کە بە پێی مادەی سەودەی دەستور پێویستە حکوومەتی عراقی بێتە جواب لەبەرەوەی مەسئولیەتی ئەوە بەڵام بێدەنگە لە هەموو ئەو پێشێرکاری و دەستدرێژیانە دەسەکانە خۆش بە بەڕێز شۆرش حەسەن پسپۆر لە یاسای دەستوری دووبارە سوپاس بۆ بەڵێز سپاس بۆ ئێوەش